کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی 3 ئایار ڕۆژێکی مێژوویە لە وەچەرخانی میدیا و کاری ڕۆژنامەوانی لە عێراق و هەرێمی کوردستاندا. لەم چرکە سادەدا NRT عەرەبی بە کوالیتی HD دەستی بەپەخش کرد. ئەوەی NRT عەرەبی لە کەناڵە عەرەبیەکانی دیکەی عێراق و ناوچەکە جیا دەکاتەوە ئەو بنەمایانەیە کە کاریان لەسەر دەکات، ئەوانیش دروشمەکانی هاوسەنگی و ڕازگۆیی و بوێرین. هەوڵ دەدەین بە باشترین شێوە دەربکەوین، ئایندەی ڕاگەیاندنێکی نوێ بنیاد دەنین، بە پشتیوانی خواست لەکەوتن بەدەست دەهێنین. بە بڕوای بەشێک لە ڕۆژنامەنووسان NRT عەرەبی دەتوانێت بە ماوەیەکی کەم جێی خۆی لە ناو ماڵی هەموو هاوڵاتیەکی عێراقیدا بکاتەوە و با قورساییەکی زۆرەوە خۆی بسەلمێنێت. ئەو شتێککە NRT عەرەبی پەخشیەکات ئێمڕۆ لە بەغانیە لە ساحەی لە گۆڕەپانی میدیایی عێراقان نییە کە تەلەڤیزیۆنێکی وە 30-40 پەیامنێری لە ناو عێراق بێ 30-40 پەیامنێری تر لە دەرەوەی عێراق بە لایف ئیشکات هەمووی بە شێوازی پێشکەوتوو با بڵێن هەواڵەکانیان نەقڵکەن. ئەجەندای سیاسیشی نییە و بەشێک نییە لەو سراعی کە ئێمڕۆ هەیە لە نێوان کورد و عەرەب یا خۆت شیعە و سونە لە عێراق. نووسین و داڕشنەوەی هەواڵ لە NRT عەرەبی باخواستی هیچ لایەن و کەسایەتیەک نییە، بۆیە سەرجەمە هەواڵ و زانیاریانەی لە NRT عەرەبیەوە بڵاو دەکرێتەوە دەبنە سەرچاوەی یەکەمی بینەر. ئێمە بۆ ئەوە کار دەکەین کە بنەماکانی ڕاگەیاندن و بە ئاستێکی باڵا کارەکانمان پێشکەش بکەین. لە ماوەی چەند ڕۆژی ئایندەشدا لە ژووری هەواڵی NRT تەرکیز دەکەینە سەرجەم ڕووداوەکانی عێراق و ناوچەکە و جیهان بەگشتی. دامەزراوەی میدیایی نالیا بەدەستکردن بە پەخشی NRT عەرەبی لە ئێستادا بۆتە خاوەنی 3 کەناڵی ئاسمانی و ڕادیۆیەک و 6 ماڵپەڕی ئەلکترۆنی و وابڕیارە لە ساڵی 2018دا کەناڵێکی تر بە ناوی NRT ئینتەرناشناڵ بە زمانی ئینگلیزی هاوشێوەی NRT و NRT2 NRT عەرەبی بکرێتەوە. لە پاش تەواوبوونی چاوەڕوانی دەستپێکردنی پەخشی کەناڵی NRT عەرەبی جارێکی دیکە چاوەڕوانین، بەڵام چاوەڕوانی ئەم جارە لە دامەزراوی میدیای نالیا کردنەوەی کەناڵێکی ئینتەرناشناڵە بە زمانی ئینگلیزی. واتە دامەزراوەی میدیای نالیا تەنها لە چەند کەناڵێکدا خۆی نابینێتەوە و بەردەوام پرۆژە و خزمەتی زیاترەکات. بژاردە بە NRT سلێمانی.